لە دوای وەفدی دەستەی دەواازە سنووریەکانی عێراق وەفدێکی ئێران هاتنە ئیدارەی ڕاپەڕین. مرتەزای عەبادی سەرکونسۆڵی ئێران لە هەرێم لەگەڵ سەرپرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و بەرپرسە ئیداریەکانی سنوورەکە بە مەبەستی پرسی بەنێودەوڵەتیکردنی مەرزی چێلێ کۆبوونەوە. دواتر چوونە مەرزەکە و لەگەڵ بەرپرسانی قەزای سەرداشت گفتوگۆی بە ڕەسمی ناساندنی بازاڕچەی مەرزەکەیان کرد و وەفدە ئێرانیەکە دەڵێت مەرزەکە بۆ هەرێم و ئێرانیش بایەخدارە و گرفتەکانی بەردەمی بەڕێکەوتن چارەسەر دەکەین. کۆمەڵە گرفت پێشتر هەبووەکە لە بازارچەکەدا هەبووە کە پێشتر ئێرە بازارچە بوو لەماوەی ڕابردوودا خرە تەکیل لەسەرەوە کرایەوەکەوەی لە ڕابردوو ڕوویداوە دووبارە نەبێتەوە لە داخستنی بازارچەکە و هەماهەنگی بکرێت لەگەڵ حکوومەتی عێراق و ئەوانیش لە وەکو کۆماری ئیسلامی ئێران هەماهەنگ و هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بن بۆ بەنێودەوڵەتیکردنی ئەو مەرزانە. مرز کێلێ برای هەر دوو تەرەفمون مهمە. مەرزی چێلێ بۆ هەردوو لا گرنگە هەم بۆ کۆماری ئیسلامی ئێران هەم بۆ هەرێمی کوردستان. ئەم مەرزە تایبەتمەندی زۆری بەراورد بە مەرزەکانی تر هەیە. هەوڵی ئێمە بۆ ئەوەیە ئەم مەرزە هەردوو لا لێی سوودمەند بین. تا ئێستا مەرزی چێلێ بە فەرمی لە بەغداد تۆمار نەکرابوو. بەو هەوڵانی ئێمە دامان لە هەرێم زەمینەی گونجاو دروست بۆ ئەوەی بە فەرمی لە بەغداد تۆمار بکرێت. ئامانجی ئێمە ئەوەیە مەرزە وەک بازارێکی فەرمی بناسێنرێت. هەردوو لا پێمان باشە ئەم مەرزە بۆ خاڵێکی سنووری فەرمی بگۆڕدرێت. دوستانمون در اقلیم کردیم زمینه‌های لازم رو فراهم اومده. قایمقامی قەزای پشدەریش دەڵێت لە ئێستادا هەنگاوی یەکەم پێویستە بازارچەی ئەو مەرزە بە فەرمی بناسێنرێت بۆ ئەوەی گرفتی وەستانی ئاڵوگۆڕی بازرگانی کۆتایی پێبێت. بازارچەی ڕسمی هەیە لەگەڵ بازاری ڕسمی ینی مەرحەلەی یەکەم کێلێ دەکرێت بە بازارچەیەکی ڕسمی ینی لە مەسلەی داخستن و ئەو گیرگرفتانی کە پێشتر هەیە بۆ ئەوانەی نامێنێ. ئەنجا دوای ئەوە کە بوو بە بازارچەیەکی ڕسمی دەبێت بێ پێداویستەکانی تری مستەلزمات و متەطەڵەباتی کەی بۆ زیادکەی بۆی دواتر بە شێوەیەکی ڕسمی ینی بەتەواوی ببێت بە بازارێکی ڕسمی و ببێت بە دەواازەیەکی فەرمی و نێودەوڵەتی. جا ئێستا لە مەرحەلی یەکەمدا ینی ئەوەی کە دەگوزارێ ئێستا لە بەغدا مەرحەلە یەکەم تەجاوزی ئەوە دەکرێت کە لەوە زیاتر کێرێ لە بەردەم داخستن و داناخستن و ئانەدانە بێ بەیەکجاری کۆتایی دێت دەبێت بە بازارچەیەکی ڕسمی. بەڵام بۆ گۆڕینی ئیمتیازەکەی بە شێوەیەکی نێودەوڵەتی بەیەکجاری ڕاستەکەی دواتر پێش ئیشیکەی دەوێت مافەقەتی دووەمیشی دەوێت. ئەگەرچی لە ئێستادا لە مەرزی چێلێ ئاڵوگۆڕی بازرگانی ڕێگەی پێدراوە بەڵام لەبەر ئەوەی بازارچەی مەرزەکە فەرمی نییە ناوە دەرگای مەرزەکە بەڕووی بازرگانەکاندا دادەخرێت و عێراق و ئێرانیش لەسەر کۆتا خاڵی سنووری ڕێک نەکەوتون. لە بنەڕەتدا ئێرە خاچی کوردستانە بەڵام عێراق و ئێران ناکۆکن لەسەر دیاریکردنی خاڵی سفری مەرزی. سیاسەتی نادروستی حکومڕانانی کوردیش لە ڕابردوودا هۆکار بووە کە خاچی کوردان بەسەر وڵاتە دراوسەکاندا دابەش بکرێت هەر بۆیە هاوڵاتیەکانی لە ژیانێکی دژوار و ململانە سەربازیەکاندا دەژین و خۆیان داوەتە دەست قەدەرێکی نادیارەوە. ئاراز ڕەسوڵ کەناڵی ئاسمانی پەیام مەرزی نافەرمی چێلێ.